هێزە ئەمریکایەکان هێشتا خەریکی دابنکردنی ئاسایشی من بجن شارۆچکەیەکی سووریا نزیکی سنووری تورکیا کە لە 2016 هێزە کوردیەکان بە پشتیوانی ئەمریکا لە دەست داعش ڕزگاریان کرد. 2 هەفتە لەمەوبەر سەرۆک دانەڵد ترامپ گوتی دەمودەست 2000 سەربازی لە سووریا دەشێشیتەوە. لە توێتێکدا ترامپ جارێکی دیکە بەرگری لە کشانەوەی هێزەکان کرد، بەڵام لە بڕی دەمودەست ئەو گوتی هێزەکانی ئەمریکا بە لەسەرخۆیی بەڕێدەکرێنەوە وڵات و لە هەمان دەم شەڕی پاژماوەی داعش دەکەن. پەیامێکی هاوشێوە درا لەلایەن لنسی گراهام سەناتۆری پلەبەرز لە پارتی سەرۆک کە بە ئاشکرایی دژایەتی خۆی بەرامبەر بە کشانەوەی هێزەکان نیشاندا بوو. ئێمە لە قۆناغی پشودانین. ئێمە خەریکی تاوتوێکردنی باشترین ڕێگاکانین بۆ پێکاندنی ئامانجەکانی سەرۆک واتە خەڵکانی تریش پارەی زیاتر بدەن و ئەرکی زیاتر بگرنە ئەستۆ. ترامپ خۆشی زۆر جاران باسی ئەوە دەکات کە دەبێ هەموو لایەنەکان خەرجی شەڕ بگرنە ئەستۆ. ئەگەر دەخوازن ئێمە شارەکە بکەین دەبێت ئەوانیش بەهاکێ بدەن و هەندێک جار خەرجی دراوی بگرنە ئەستۆ بۆ ئەوەی ئێمە نەبینە مایە ئێگاڵتەجاری جیهان. لە پشودانی کۆتایی هەفتەی ڕابردوو وەزیرانی دەرەوەی تورکیا و رووسیا چاوپێکەوتنیان بوو بۆ ڕێخستنی هێزەکانیان لە سووریا لە پاش بڕیاری ترامپ بۆ دەرچوون. هێزە سەرهەڵداوەکانی تورکیا پشتیوانیان لێ دەکات لەگەڵ سوپای سووریا پشتگیریان دەکات بۆ ناو منبج جوڵیان پێکراوە. شیانی شەڕیان لەگەڵ هێزەکانی یەپەگە لەوێ هەیە. دەرچوونی یەکجاری لەوانەیە مانای ئەوە بێت ئەمریکا ڕۆڵی لە قۆناغی سووریای دوای شەڕ نابێت، ئەوەش هۆشداریەکە کە سەناتۆری کۆماری مارکۆ ڕوبیۆ دەیدات. بڕیارەکە لەلایەن تورکەکان، ڕووسەکان، ئێرانیەکان و ئەسەدەوە دەردەچێت کە هیچ کامیان بەرژەوەندی ئێمەیان لە بەرچاو نییە. ڕوبیۆ گوتیشی ئەم کشانەوەی دەتوانێت ناوچەکە ناسەقامگیر کات و ببێتە مایەی شەڕ نێوان گروپی مەلیتانی حیزبوڵڵا و ئیسرائیل هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا. لە هەماندەم وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپێۆ دەڵێت لە ڕۆژانی داهاتوو چاوی باڕێبەرانی ئیسرائیل دەکەوێت و گفتوگۆی لەگەڵ هاوپەیمانانی تر دەبێت بۆ ڕێخستنی دەرچوونی هێزەکانی ئەمریکا بە سەلامەتی و ڕاگواستنی ئەرچی پاراستن بە شێوەیەکی کاریگەرانە.